ڕێکخراوی مینا هەڵمەتێکیان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان دیارە ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکەی ئەو ڕێکخراوەیە ئەوەی کا هەیە لێرە ئێستا چەند خێرخوازێک ینی ناوە ناوە کەلوپەل و پێداویستی دەهێنن بۆ ئەوەی کە لە ڕێگای ئەم ڕێکخراوەوە لێرە دای بنێن و دواتر پاش ئەو دەڕۆژە کۆکردنەوەی سەرجەم کەلوپەلەکان دەبردرێت بۆ لێقەوماوانی کوردانی ڕۆژئاوا و باکووری کوردستان دیارە دوای ئەوەی ئەو بوومەلەرزە وێرانکەرە لەوێ ڕوویدا. من ئێستا دەمەوێت بچمە لای مامۆستا حامید کە بەڕێزیان جێگری سەرۆکی ڕێکخراوی مینان سڵاوت لێبێ ئەگەر بکرێت باسێک لەم هەڵمەتی کۆکردنەوەی هاوکاریە بکەیت بۆ کوردانی ڕۆژئاوا و باکووری کوردستان کە لە بوومەلەرزەکە زەرروزیانیان پێگەشتووە. بەناوخواوی گەورە مهرەبان لە سەرەتا سڵاو لە بینێر و بیسەرتان کەناڵەکەتان. ئێمە وەکو ڕێکخراوی مینا لە ئێمڕۆ لە ئێستادا بە پێویستمان زانی کە کەمپینێک ڕابگەێنین بۆ لێقەوماوانی بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان کە بە پێویستمان زانی ئەم کۆمەک و هاوکاریە هەم لە ڕووی نەتەوایەتیەوە هەم لە ڕووی ئینسانیەوە هاوکاریان بین و داواکارین لە کەسوکاری شاری کەرکووک لە چین و نەتەوەکان هاوکاری بکەن و داواکارین لە ڕێکخراوەکانی شاری کەرکووک لە هەموو ڕێکخراوەکان ئەوانش بتوانە هاوکار ئێمە بن بۆ ئەم کۆمەک و هاوکاریە بتوانین بگەین ئەو شوێنە هەم لە ڕووی ئینسانیەوە هەم لە ڕووی نەتەوایەتەوە ئەوان لەم کاتە زۆر پێویستیان پێیەتی و ئێمە سپاس ئەوانەکەین کە ئەتوان ئەو هاوکاریانە بۆ ئێمە بێن و ئێمەش بە بیان گێنین. دەستخۆش بەڵێدالیە دیارە ئەوەی کا هەیە بەو پێی ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکەیە ئێستا جارێ سەرەتایە و ناوە ناوە وەگوتم خێرخوازان ئەو کەلوپەلانەی کە پێویستی بێت دەیهێنن جاچ لە بەتانی یاخود فەرش یاخود لە ڕۆمادی پارە کە هاوکاری لێقەوماوە بکەن. دیارە مامۆستا یەکێکە لەو خێرخوازانەی کە کۆمەڵێک کەلوپەلی بۆ ئێرە هێناوە. من دەمەوێت بچمە لای ئەو بۆەوەی کە قسەمان بۆ بکات دەربارەی هێنانی ئەم کۆمەک و هاوکاریە و داواکاری ئەو لە خەڵکی کەرکووک چی دەبێت کە هەمیشە لە کاتە تنگانەکاندا با خەمی هەر چوار پارچەی کوردستان هاتون. سڵاوت لێبێ دەستان خۆش بێ پێم بڵێ ئەوە چۆن ئەمڕۆ ئەم کۆمەکەتان بۆ ئێرە هێناوە و داواکاریتان وەک هاوڵاتیە کەمپین لەکرد نیازم هەوو بۆ سلێمانی بێ بەڵام دوایی پرسیارم کوتیان کەمپینە کراوەتەوە دەستان خۆش بشێکی باشتان کرد. خۆتان زانی ئێمە کوردستانی عێراق تێپەڕین بەسەر کیمیاباران و دێڕوخان و کۆزڕە و تۆ باران و لە ساڵانی شەستەکانەوە مەزاڵە سەر کورت هاتووە و ئەم کارەساتە دڵتەزێنی کە ڕووی داوە لە تووشا و لە سووریا بەڕاستی کارەساتی دڵتەزێنە مەسەلەیەکی نەتەوایەتیە عیلاقەی بێتی نییە بۆی بتوان خەڵکی کەرکووک بە جۆر ئیمکانی خۆیان بە جۆر ئەوەی بتوان کۆمەک بکەن ئەگەر بە بەتانیەکیش بێ ئەگەر بە هەر بێت بیگەین لەبەرەوەی کارەساتەکە زۆر دڵتەزێنن. خۆتان کوردی سووریا لە وەزعێکی زۆر خراپ و نائەموارە ئەژێت. ئەمەش ئەم کارەساتەش ڕوویدا و لە هەردوو تورکیا و لە کوردستانی تورکیا و سووریا باشتر وایە هەمومان وەکو کەرکوچیەک خۆمان نەزانین کەرکوچیەکان کۆزڕەوەکان هەموو بێتەوە بیرتان تیمان لێقەوما. ئێستا بتوانین بە جۆر ئەوەی کە هاوکاری بکەن زۆر جێ سوپاسە زۆر جێ ئەوەیە ئەمە وەکو زەکار وەکو ئینسانی وەکو زەمیر وەکو نەتەوایەتی وەگەوەی کە خۆت بیری لێکەیتەوە بتوانی هاوکاربی ئەو وەزعتان خۆتان هەمووتان بینجانە تەلەڤیزۆن کەچی ڕوویداوە. بەڕاستی کارەساتی دڵتەزێنە بۆیە داواکارم لە هەر هەمووتان هەموو تاشێکی کەرکوچی هاوکار بن. ئێمە وەکو دەستخۆشیتان لەکان زۆر سوپاستانەکەین کە هاوکارن بۆ مەزعا بیگەێنین بەو دۆستانەمان بۆ برانە کوردانەمان کە لێیان خەوماوە. تۆ وەکو هاوڵاتیەکی شاری کەرکووک داواکاری لە خێرخوازان کە بێن بەهانای ئەم کۆمەکەوە تاوەکو ئەمانیش وەفاو دڵسۆزی خۆیان بۆ برایانیان لە باکوور و ڕۆژئاوای کوردستان دەرببڕن.
بەڵێ من داواکارم لە هەموو کەرکوچیەکان زیاترەوانی کەواوەزیان زۆر باش ئەوانەی دەوڵەمەندن ئەوانەی ئیشی توزارەتەکەن ئەوانەی کە ئەتوانن هاوکار بن بێن هاوکارکن بەڕاستی ئیمڕۆ ڕۆژی هاوکاریە ڕۆژی زەکاتە ڕۆژی ئەوەیە کە خەڵک خۆی دیاری بکە وەکو ئەوەی بتوانێت کام هاوکاریە بگەنێت لە هەموو ڕۆکانەوە دووبارەشم کردو کە ڕۆژی ئینسانیە بتوانن هاوکار بن کەرکوچیەکان بۆیە داوان کەرکوچی هەموو کات هاوکار بووە خۆمان کەرکوچیەکان لێمان قەوماوە چونەتە ئێران و چونەتە تورکیا ئێمەش ئەمە دەستێکە بتوانین هاوکاریان بکەین زۆر سوپاسی سەرجەم کەرکوچیەکانەکان بەم دەنگ و بەم هاوارە بێن بۆ هاوکاریکردن بۆ کوردی سووریا بۆ کوردی تورکیا. زۆر سپاس نمونەتان زۆر بێ دالیا دیارە دەمەوێت ئاماژە بە شوێنێکی ئەم ڕێکخراوە بکەم ڕێکخراوەکە نزیک نەخۆشخانەی ئازادی گشتی کەرکووکە نزیکە لە نەخۆشخانەی ئازادی گشتی کەرکووکەوە و ئەوەی کە هەیە ئێستا ئەمان چاوەڕێی خێرخوازان دەکەن تاوەکو کەلوپەل و پێداویستیەکانیان بهێنن بۆەوەی لێرە دای بنێن دوای 10 ڕۆژ لە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاریش بۆ کوردانی ئەو ناوچانە دواتر ئەمان ڕەوانەی ئەو شوێنانەی دەکەن کە پێویست بێ و داواش لە هاوڵاتیان دەکرێت ینی بە بەسیتترین شت کە لە توانایاندایە بێن بەهانای ئەم کەمپینەوە و هاوکاری خۆیان بگێنن بە کوردانی ڕۆژئاوا و باکووری کوردستان کە وەک هەمومان دەزانین لەو بوومەلەرزە کارە ساتبارە بەشێکی زۆریان لەم کەش و هەوا ساردە ڕەنگە بێماڵ بێ خانوما بێتنەوە و ئەمە جگە لە چەندین زیانی گیانی دیکەش.